الأعراف گەیشتینە ئاەتی 54 کۆمەڵێ قەسەس و بەسەرهاتی پێغەمبەرانمان خوێندەوە عليهم الصلاة والسلام. پەروەردگار دەرەنجام و کۆتایی و پاشەڕۆژی هەر هەموو قەومەکەی نیشان داین. ئێستا پێمان دەفەرمێ وما أرسلنا في قرية من نبي إلا أخذنا أهلها بالبأساء والضراء لعلهم يضرعون. ئێمە بۆ هیچ پێغەمبەرێک بۆ هیچ قەریەیەک بۆ هیچ شارێک بۆ هیچ ناوچەیەک پێغەمبەرێکمان نەناردووە و بە درۆیاندا نابێ إلا أخذنا أهلها بالبأساء والضراء، إلا هاتوین تووشی بەئسا و ضەڕاءمان کردوون، تووشی هەژاریمان کردوون، تووشی گرانیمان کردوون، تووشی ترسمان کردوون، تووشی نەخۆشیمان کردوون، ئەو جۆرە نەخۆشیانەمان بەسەرهێناون، ئەو جۆرە بەڵایانەمان بەسەرهێناون. بۆچی؟ لعلهم يضرعون. براکانم زۆر گەورە و مەزنە ئەم ئاەتە، والله كأنما باسی ئەمڕۆی واقعی ئێمە دەکات. لعلهم واتە بۆ ئەوەی یاخود بەشک و يضرعون يعني يخضعون لله يتذللون يدعون الله. بۆ ئەوە خوای گەورە هەم فەقیری و نەبوونی و هەژاریمان بەسەر دێنێ و هەم نەخۆشیشمان بەسەر دێنێ، نەک بۆ ئەوەی لە ناومان بەرێ و تێمان بچوێنێ، نە، بۆ ئەوەی بگەڕێینەوە لای خوا، بۆ ئەوەی تەوبە بکەین لە تاوانەکانمان. یعنی چی؟ یعنی لەو ماوەی ڕابردوودا براکانم دوو جۆر موسیبەت بەسەر تێگڕای مرۆڤایەتی لە هەموو جیهاندا هات. موسیبەتێکی اقتصادی، ئەوە تا اقتصادی ئەمڕۆی وڵاتان لەسەر نەوتە، دابەزی، سعری دابەزی، کە سعری دابەزی ئەوە تا چەند مانگە معاش وەرنەگیراوە. ئەو جاوە نەبێت یعنی هەر کوردستان حتا لە بەغدا و هەموو عێراق وەزع بەرەو شلۆقیە لە ڕوانگەی ئابووری و اقتصادیدا. ئەوە خەڵک هەمووی لە فەقیری دەترسێ. ئێستا باسی کەسانێک ناکەین لە هەر شارێکدا کەسانێکی دەوڵەمەند هەیە خوا پێی داون، خوای گەورە بەرەکەتی زیاتر بڕێژێ بەسەریاندا، بەڵام زۆرینەی خەڵک وەزعی ناخۆشە، لە قەلەقێکی نەفسیدایە. ئێ باشە داهاتی من معاشە، کە معاش نەبێت چی بکەین؟ ژیان قورسە، هەیە کرێ خانووی پێ نادرێت، بژێوی ژیانی پێ ناکرێت. ئەوە لەو لاوە خوای پەروەردگار بەئسایی بەسەر خەڵک هێنا، هەژاری، فەقیری، نەبوونی، گرانی هات. ئەی ئەوەی تریان وەضەڕا، نەخۆشیش، ڤایرۆسێکی ناردووە، خوای گەورە تێگڕای وڵاتانی دنیای گرتوتەوە. با پرسیارکەین بۆچی خوای پەروەردگار ئەو دوو موسیبەت و تاقیکردنەوەت بۆچی نارد؟ مەبەستی تۆ چی ئەی پەروەردگارمان؟ دەتەوێت خەڵک لە ناوبەری، دەتەوێت خەڵک لە برسا بمرێ؟ نەخێر، لعلهم يضرعون. پەشکو بگەڕێنەوە لە خوا بپاڕێنەوە، تەوبە بکەن، دەست لە تاوانەکانیان هەڵگرن. ئەوە مەقسەدی رب العالمین جل جلاله. لله المثل الأعلى. کە سەیرکەین باوکێک یا دایکێک مناڵێکی لاساریان هەیە، تا ئێستا هەر بەدەمیانەوە داوە، چی ویست بێ بۆیان کردووە، چی پێخۆش بوو بێ بۆیان کڕیوە، کەچی ئەو مناڵە هەر لاسارە، هەر یاخیە، هەر سەرکەشە. ئێستا باوک و دایک دەڵێن با تۆزێ لێی بگرینەوە، بۆی هەست بە ئەوە بکا کە چەندێک چاکەمان لەگەڵ کردووە قەدری نەزانیوە. ئێستا داوا بکە پەشیمانم لەمە دووە چاک دەبم، بە قسەتان دەکەم، بەس ئەوەی لێمتان گرتۆتەوە لێمتان بڕیوەتەوە پێم بدەنەوە ئەی دایک و باوکە. ڕۆژێک، دوو ڕۆژ، هەفتەیەک ئەو مناڵە دێت لە بەردەستی یاخود لە بەرقاچی دایک و باوکی، دەپاڕێتەوە لێیان، من هەڵم کرد، ڕاز دەکەن، بەخوا تا ئێستا من لە ژیانێکی زۆر خۆشدا بووم، بەڵام قەدریم نەزانی. تەوبە بێ لەمە دووە ئەوەی بۆ خۆتان بەباشی ێزانن، پێم ببەخشن، من چاک دەبم. ئێستا ئەو دایک و باوکە کە ئەو
پێدانەیان لە مناڵەکەیان گرتەوە ڕقیان لە مناڵەکەیانە نا دەیانەوێت ئەو مناڵەیان هیچی تر بە هەڕاڵی و سەرکەشی و یاخیبوویی ژیان نەباتە سەر دەیانەوێت مناڵەکەیان مستەقیم بێت ئەجینا ماڵیان لە مناڵیان چاو نییە و بەخیلیش نین براکانم خوای پەروەردگار عەبدی خۆی خۆش دەوێ ئەوەی کە موسڵمانە تاقیمان دەکاتەوە و ئەوەش کە موسڵمان نییە خوای پەروەردگار ڕەب العالەمینە هەر خوای ئێمەی موسڵمان نییە خوای کافریشە خوای گەورە وەلا یەرضا لعیبادیه الکوفر ڕازی نییە عەبدەکەی کافر بێ ئەی عەبد کە تۆ کوفر هەڵبژێری دەچیتە ناو ئاگرەوە بۆ وا لە خۆت دەکەیت بۆیە خوای پەروەردگار ڕەجەیەکی لێ دەدات چۆن بڵێ کارەبایەکی لێدا بۆی بەهۆش خۆی بێتەوە بیر بکاتەوە لەمە دوا لەسەر ڕێگای ڕاست بڕوا کەواتە ئەو تاقیکردنەوەی کە خوای گەورە دەمان کات لە ژیانی ڕۆژانەماندا ئەوە ڕەحمەتی خوایە بۆ چاکەکردنە لەگەڵمان نەک بۆ لەناوبردنمانە بینیمان خوای پەروەردگار چۆن مەحرومی کردین لە مزگەوتەکان و ماڵەکەی خۆی ماوەیەکی زۆرە براکانم دوو مانگ یعنی چی؟ یعنی ئەی مرۆڤەکان ئێوە ئەو کەسە باشە پاکە نەماون کە شایستەی ماڵە پاکەکانی من بن وەڵڵاهی ئەوە ماناکەیەتی ئێوە ئەو کەسە چاکە نین کە ئاوا دەرگای ماڵەکانی خۆمتان بۆ بکەمەوە و بێن عیبادەت کەن بەڵام لەلایەکەوە عیبادەت دەکەن لەلایەکی ترەوە چی؟ لەلایەکی ترەوە گەندەڵی زۆڵم ستەم خراپە تاوان ئەنواع و ئەشکال خراپە دەکەن بەو پیسیەوە دەیتەوە مزگەوت و خۆشت بە پیاوی چاک دەزانیت ئەبەدەن دەرگای مزگەوتمان لێ داخرا براکانم خوای گەورە بۆی کردینەوە جاریشتر بەڵام لەعەلەهم یەضەڕەعون بۆ ئەوەیە لەمە دوا ملکەج بین ژێر فەرمانی خوا بین لە خوا بپاڕێینەوە چونکە یەکشت بزانن تاقی کردیتەوە ئێستا ناڕەحەتەکەی لەسەر لابردیتەوە تاقیکردنەوەی ناخۆشی ڕۆیشت ئێستا تاقیکردنەوەی خۆشیە ئەوەتە دەرگای مزگەوت کرایەوە الحەمدولله ئەوە دەڵێن ئینشاءڵڵا موچە دەدرێت دەڵێن ئینشاءڵڵا وەزعەکە خۆش دەبێت یەخۆ هەمووی لەبەردەستی خوایە چاک بزانن ئەوەتە ئەو ئاەتە چەند ساڵ پێش ئێستا هاتووتە خوارەوە ناڕەحەتیەکە بەئسا و ضەڕاکە ڕۆیشت ئینشاءڵڵا وردە وردە ڕاخاءەکە دێ ئێستا ئیمتیحانی ئێستامان زۆر قورسترە لەوەی پێشوو بزانین ئێمە عیبرەت لەوەی ڕابردوو وەردەگرین کەسانێک بین نەتەضەڕع إلى الله لەخوا دەپاڕێینەوە و کەسی باش دەبین یا وەکو جاران لی دەخڕین پەروەردگار دەفەرمێت ثم بدلنا مكان السيئة الحسنة يعني پاش ئەو قۆناغی ناڕەحەتیە خوای گەورە شوێنی خراپە و ناڕەحەتی و ناخۆشیەکەمان بۆ دەگۆڕێتەوە بەچی بەخۆشی و هەرزانی و هەبوون و لەرساغی ثم بدلنا مكان السيئة الحسنة حتى عفوا وای لێ دێت تا ماڵ و مناڵیان زۆر دەبێت لە گەشەدا دەبێت لەبیریان دەچێتەوە ڕۆژێک بوو دەمانوت جاخۆکە وەزع ئاوا بێ و مەعاش نەدرێ خەڵک هەمووی تیا دەچێت خۆکە ئەو ڤایرۆسە کۆتایی پێنەیەت کەس نامێنێت بە سەلامەتی چێ دەیوێرا تەوقە لەگەڵ براکەی خۆی بکات چێ دەیوێرا لە تەنیشتی بوەستێ یعنی وەزعێکی دەرونی بەسەر خەڵک داهات بوو لای هیچتان شتێکی غەریب نییە بەڵام کە خوای پەروەردگار لەسەری لابردین ئێستا حەسەنی لە شوێنی سەیئەدانا خۆشی لە شوێنی ناخۆشی دانا ئەمینی لە شوێنی ترس دانا هەرزانی دێنێ لە شوێنی گرانی دایدەنێ بۆت حتى عفو تاواد لێدێ لەمە دووە ماڵ و سامان لە جاران زیاتر دەبێ وقالوا قد مس آباءنا الضراء والسراء خۆمان پەنا بە رب العالمین کە عەبدێکی چاک و بەتەقوا نەبین خۆشمان لەبیر دمان دەچێتەوە چ جای مناڵەکانمان دەڵێن چی قد مس آباءنا الضراء والسراء یا ئێمە دەڵێن چی
ئێمە دەڵێن دەی بابە قەزیەکە خۆوا شتێکی سەیر و سەمەرە نییە کە تاقیکراوینەوە بە ناڕەحەتی یاخود بە برسێتی یاخود بە نەخۆشی شتێکی ئاسایی ئەمە لە ژیان دەشتی وا هەر دەبێ کاکە دنیا بەرزی و نشێوی و هەوراز و نزمیە باوکو باپیرانیشمان تووشی نەخۆشی بوون تووشی گرانی بوون دێو دەڕوا تێدەپەڕێ خەمتان نەبێ یعنی چی یعنی شەیطان واد لێ دەکا وا هەست نەکەی کە ئەمانە هەردوو مەرحەلەکە ئیمتیحانە بۆیە خوای گەورە بەسەری هێنای بۆی لە خەوی غەفڵەت بەخەبەر بێیت لە بێ ئاگایی بە ئاگا بێیتەوە و بۆیە ئێستا نیعمەتی پێدایت و لە شوێنی سەیئە حەسەنەی بۆ هێنایت شکری خوا بکەیت بەڵام کە تۆ وا تێنەگەیشتی قەزیەکەی ئیمتیحان و تاقیکردنەوەیە وا تێگەیشتی کاکە ژیان ئاوایە ئێوەتە باوکو باپیرانیشمان فەقیریان بینیوە نەبوونیان بینیوە نەخۆشیان بینیوە شتێکی سەهلە سەهل وا تێمەگە ئەوە بۆ ئەوە بێت تۆ تەوبە بکەیت نا بۆ ئەوە نییە هیچ نییە هیچ باز نییە قەزیەکە بۆ ئەوە نییە تەوبە بکەیت چەند کەس لە خەڵکی سلێمانی چەند کەس لە خەڵکی هەولێر لە خەڵکی دهۆک دانیشت ئاوا پرسیاری کرد لە خۆی خوای گەورە تاقیکردنەوەیکی قورس بوو الحەمدولله ئەو ڤایرۆسە وڵاتی ئێمەی نەگرتەوە گرتنەوەیەکی ترسناک یا ڕەبی خوای سوپاس بۆ تۆ لەو بەڵای ڕزگارت کردین خوای پەروەردگار زۆر ترساین کە وەزعی دارایی و یعنی اقتصادمان تەواو تەدمیر بێت و تیا بچین الحەمدولله خوای پەروەردگار دەرگای خێرت لێ کردینەوە دەی خوای گەورە وعد بێ لەمە دوا من شکری تۆ بکەم ئەم جارە ژیانت پێبەخشینەوە چەند کەس دادەنیشێ محاسبەی نەفسی خۆی دەکات لە جیاتی ئەوە سەرکەوتین بەسەر کۆڕۆنادا سەرکەوتی یخۆ تۆ نایبینی نەفام کۆڕۆنات بینیوە تا سەرکەوی بەسەری یەخەت گرپی و یەخەی گرپی و بەسەریدا سەرکەوی ناڵێ خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی لێی لاداین دەڵێ سەرکەوتین بەسەریدا ئێکامە مەسئولی گەورەمانە هەرەوە نەبوو نەدەگریان دەیانوت کوڕینە خەڵچینە ڕەجای خواتان لێ بکەین کوڕە ئەی هاوار ڕوو لە وڵاتی ئێمە بکا وەکو وڵاتان ئێمە بەرگەی ناگرین وڵاتێکی وانین ئێمە ئێخوا ڕەحم پێکردین و بەزەی بۆ میلەتەدا هاتەوە لایدا لە سەرمان تۆ بە جەهالەتی و نەفامەتی خۆت بڵێ زۆرمان نەماوە سەرکەوین بەسەریدا ئەها سەرکەوتین بەسەریدا یعنی کە نەما تۆ دەڵێ بەسەر جوندی خوادا سەرکەوتین و بەسەر ئیرادەی خوادا سەرکەوتین یعنی کە خوای گەورەی سوپای لە ئیتالیا و لە ئەمریکا و لە سین و لە بریتانیامان خەراتری لێکردبە نەی دەتوانی براکانم یعنی مقاومەی ئێمەی وڵاتی کوردستان حکوومەتی کوردستان بەهێزترە لە وڵاتانە بۆی برا بەڕێزەکانم با نەڵێین ئەمە شتێکی احتیاطیە کاکە دنیا وایە نە قەزیەکە دنیا وایە نییە مەڵێ باوکو باپیرانیشمان ئەخر باوکو باپیرانیشت لەوەی بە هەڵەدا چووبن ئەو مەراحیلانەی ژیان کە پێیدا دەڕۆی هەمووی تاقیکردنەوەیە بۆیە کە تۆ وا تێ نەگەیشتی تاقیکردنەوەیە لە نەخۆشی و ناڕەحەتیدا سەبرت نەبوو و ئێستاش خوای گەورە ناخۆشی بۆ لابردی خۆشی بۆ هێناوە شکری خوا ناکەی چاوەڕێی چیکە فأخذناهم بغتة وهم لا يشعرون خوای گەورە فەرمێ یەکسەر کت و پڕ دەیانگرین لە ناویان دەبین هەستیشیان نەدەکرد عەزابی خوایان بۆ دێ چونکە سزای خوا ئاوایە کاتێک سزای خوای گەورەت بۆ دێ کە تۆ هەست ناکەیت ئەبەدەن هەستت نەدەکرد خوای گەورە سزات بدە ئەوە سزای دایت وهم لا يشعرون بۆی براکانم ئێمە ئێستا لەو مەرحەلەیە داین یا ئەوەیە دەبێت شکری خوا بکەین و دەرس و عیبرەت لە ڕابردوو وەرگرین چاک بین نەتەضەڕع إلى الله یا ئەوەیە دەڵێن کوڕە ئاساییە ژیان هەموو شتێکی تێدایە سەرکەوتین بەسەریدا ئەگەر وا بڵێیت چاوەڕێی هەزەی دووەم کە بەری ناگری بەرگەی ناگریت یەکەمیان خەفیف بوو بوومەلەرزەیەکی خەفیفی لێداین خوای گەورە بەڵام ئەگەر عاقڵ نەبین و نەگەڕێنەوە لای خوا هی دووەمت لێدا کۆتاییت پێدێنێ فأخذناهم بغتة وهم لا يشعرون پەنا بەخوای گەورە خوای پەروەردگار دەفەرمێ حتى إذا نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء يعني كاتك إنسان حتى إذا فرحوا بما أوتوا
کە دڵخۆش بێ بەوەی کە لەمە دووە خوای گەورە بەڵاکەی لا بردووە و لە ساغی بۆ گەڕاندووینێتەوە و هەرزانی گەڕاندەوە و ئەوەی لە بیرچێک کە تاقیکردنەوە بوو خوای گەورە دەفەرمێت لە ناوبردنێک لە ناویان دەبین کە هەستیش بە خۆیان نەکەن و حیسابیشیان بۆ نەکردبێ فإذا هم مبلسون بأمید دبن لرحمة خواهي قولا لا يتشتر دفرمي وإن الذين لا يؤمنون بالآخرة عن الصراط لناكبون ولو رحمناهم وكشفنا ما بهم من ضر للجوا في طغيانهم يعمهون أقر بلاكيان لسر لابرين ناراحتيكيان لسر لابرين كتشيوان هر زياتر بردوام دبن لسر سركرشيكيان والله جاري وعدادا نشتم لو ناراحتيك أو روجاني رابرتو دمقول لوانيا ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە ببێتە سەبەبی هیدایەتی زۆرێک لە کەسی بێدین بەڵام سبحان الله وەکو خوای گەورە دەفەرمێت لەلەجوا فی طغیانهم یعمهون لەلایەکەوە کە عەقڵیان هەبوایە دەبوایە بزانن لە قیممەی پێشکەوتنی تەکنۆلۆژیای وڵاتە زلهێزە بێباوەڕەکان خوا لەیدان تەکنۆلۆژیاکان فریان نەکەوت هیچ ئەبەدەن تا ئێستا عیلاجی دۆزراوەتەوە نەدۆزراوەتە تا ئێستا بین ترامپ دەڵێ لەوانەیە لە ماوەی ساڵێکدا حازری کەین ئەو نەخۆشیش دەیاندورێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەوەندە هەزار کەسەی لێ کوشتن کەواتە هەرچی تەکنۆلۆژیای پێشکەوتنی زانستی سەردەمە هیچ دەرەقەتی نەهات و پێ نەبرد قووەتی عەسکەریان سوودی نەبوو ماڵ و سامانیان دیسان دەوڵەمەندیان سوودی نەبوو علم و زانست و زیرەکیان هەر سوودی نەبوو ئەبەدەن هیچی سوودی نەبوو کەواتە دەبوایە تێبگەن کە مرۆڤ هەرچەندە پێشکەوتوو بێ لە ڕوانگەی تەکنۆلۆژیا و ژیانی دنیاوە لە بەرامبەر خوا زەعیفیت هیچ نیت کە بچووکترین جوندی خوای گەورەت بۆ بێ بەرگەی ناگرێت خوای گەورە بایەکی بۆ ئێمە نەنارد وەکو بۆ قەومەکانی پێشووی نارد وەلافا و تۆفانێکی بۆ نەناردین وەکو بۆ قەومی نوحی نارد بگرە جوندێکی ناردووە بە میکرۆسکۆپ نازانم چەند سەد جار دەڵێن دەبێ گەورە بکرێ ئەو جا دەبینرێ ئەو جوندی بۆ ئێمە ناردووە بۆ ئەو میلەتی ئەم سەرزەویە لەم سەردەمەدا کەواتە ئەی مرۆڤ بە دەبابە و تەیارەکەت مەنازە مەڵێ من زۆرم نەماوە مرۆڤی ئالی دروست دەکەمەوە وەکو مرۆڤی تر هەرچی بی لە بەرامبەر خوا زۆر بچووک و زەعیفی ئەمە یەک لەوە عیبرەتیان وەرنەگرت دووەم دەریان خست و لێکۆڵینەوەی سینی دەری خست کە بە سەبەبی خواردنی شتی پیس و حرامەوە توش ئەو نەخۆشیە سەری هەڵداوە کەواتە بۆ شکری خوا ناکەن دینێکی بۆ ئێمە داناوە دینی ئاینی ئیسلام ئەو شتە پیس و حرامانەی پیسانەی حرام کردووە لەوەش عیبرەتیان وەرنەگرت هاتن چارەسەری نییە بەڵام خۆپارێزی بەچی دەکرێت دەبێت دەستان بشۆن دەبێت کە پژمین ئاوا بکەن دەبێت کۆمەڵی شتیان هێنا تەماشا دەکەن هەمووی لەکوێدایە هەمووی ئاینە پیرۆزەکەی ئێمە باسی کردەوە لەوەش عیبرەتیان وەرنەگرت کاکە باشترین خۆپارێزی کەرەنتینەیە کەرەنتینێتان لەکوێ هێنا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام 1400 ساڵ پێشتر باسی کرد ئەو هەموو شتەش واش نەبوو بە سەبەبی هیدایەتی خەڵک بۆ خوای گەورە دەفەرمێ لەلەجوا فی طغیانهم یعمهون کەسانێکی خراپ بەردەوامن لە چیدا لە طغیان لە زێدەڕەوی لە خراپەکاریدا خوا پەناماندا ولقد أخذناهم بالعذاب فما استكانوا لربهم وما يتضرعون سزامان دان عذابمان بۆ هێنان بۆ چیش نەک بۆی خوا لە ناویان بەرێ بۆی بگەڕێنەوە هیچ سوودی نییە لەگەڵیاندا حتى إذا فتحنا عليهم بابا ذا عذاب شديد إذا هم فيه مبلسون تاکە هەر سوودی نەبوو ئەو ناڕەحەتی هەر سوودی نەبوو ئەو جا دەرگای خێری لێ کردەوە هەر سوودی نەبوو ئەو کاتە دەرگایەکی عەزابت لێ دەکاتەوە بێ ئومێد بەلێی کۆتاییت پێ هات و تازە هەڵسانەوەت نییە کەواتە ئەم دوو ئایەتەی کە ئێستا خوێنمانەوە براکانم ئەوەی لێ حاڵی بووین ئەوەی لێ تێگەیشتین کە سێ قۆناغ و سێ مەرحەلە هەیە مەرحەلەی تاقیکردنەوە بە بەئسا و ضەڕا برسێتی و نەخۆشی و ترس دوای ئەو مەرحەلەیە ئەوە بۆ چییە بۆ لەناوبردنت نییە ئەوە تەنها وشیارکردنەوەیەک باش دوای مەرحەلەی ئاسانکاری
ناڕەحەتیت لەسەر لا دەبا خۆشیەکانت بۆ دەگەڕێنەوە خوای گەورە ئێستامە لەوە داین الحەمدولله دەرگای مزگەوتەکانمان کرایەوە مەرحەلەی سێم هەیە مەرحەلەی سێم لە ناوبردنی یەکجاریە ئەگەر لە مەرحەلەی دووەم ئیستیقامەتمان نەبێت شکری خوا نەکەین عەزابێکی تری خوا بێت تیادا چیت وریابە هەرچی نظام و قوانینێکی بەسوودی ئەم سەردەمە بێ لە ئاەتی قورئان وەردەگیرێت ئەم ئاەتە ئەو سێ قۆناغا بیهێنە بەسەر قانونی مروردا بزانین تەطبیق دەکرێت ئەوانەمان کە سایقین ئەوانەشمان کە سایقین لەگەڵ خەڵک سوار دەبین دەبینیت کە لە ڕێگادا دەڕۆی تاسەیەکی نەرم هەیە خەت سەریع دەڵێم ڕێگای سەریع تاسەیەک هەیە بەڵام تاسەکە زۆر بە قووەت نییە بەس ئەگەر غافڵ بی بێ ئاگات دەکاتەوە یعنی چی ئیشارەتیش کراوە دەڵێن لە پێشتر یا لەوفەیەکی زۆر خەتەر هەیە یا وەزعێک هەیە کە ترسناکە هۆش خۆت وەرەوە ئەم تاسە بچووکە بۆ ئەوە بوو بۆی لەوێ تووشی حادیسەیەکی گەورە نەبیت جا ئەو کەسێک کە لە تاسە بچووکەکەیدا بەهۆش خۆی هاتەوە وتی دەیکا کە با هێواشی کەمەوە ئەوەتە ئیشارەتێ دیارە لۆفەیەکی خەتەر و ترسناکە لە لۆفەکە نەجاتی دەبێ بە ئیسراحەت و بە سەلامەت بەڵێ ئەی ئەوەی کە لە تاسەیدا و حسابیشی بۆ نەکرد بەهۆش خۆشی نهاتەوە لەو سەر حاڵی خۆش دەبێ کۆتایی پێدێ ئەو بەئسا و ضەڕائی خوا بەسەرمان دێنێ ئەوە تاسە نەرمەکەیە کە تاسە نەرمەکە تەواو کرد ئەوجا جادەیەکی ڕێکە بەڵام دوای جادە ڕێکە چی دێ ئەوجا لۆفە ترسناکەکە دێت تاسە نەرمەکەمان بڕی براکانم بە فەزڵی خوا لەسەری لابردین کەشەفنا ما به من ضر کەشەفنا خوای گەورە فەرمی ئێمە لەسەرمان لابردن ئێستا لەو بەینی نێوان تاسە نەرمەکە و نێوان شوێنە ترسناکەکە داین کە قۆناغی سێمە تیاچوونە ئەگەر نەگەڕینەوە لای خۆ تەوبە نەکەین بۆی براکانم با ئیستیفادە بکەین عیبرەت وەربگرین ئەو ناڕەحەتیە ڕابردوومان لەبیر نەچێتەوە هەر یەکێک لە ئێمە بەخۆی دابچێتەوە هەمومان تاوانبارین کەم تەرخەمین مقەسرین با ئیسلاحی خۆمان بکەین خوای گەورەش ئیسلاحی حاڵمان دەکات و خوای پەروەردگاریش لە بەڵاو موسیبەتی گەورەتر ڕزگارمان دەکات و سەلامەتمان دەکات ئەگەر بە خۆشمان دانەچینەوە ئەو تاسە نەرمە هێواشمان نەکاتەوە لە گوناه و تاوان بەخوا پاشە ڕۆژێکی باش چاوەڕێمان ناکات و مەرجیش نییە پاشە ڕۆژێکی خراپکە توش بێت دیسان بەگشتی تووشی هەمووی بێ هەر یەکێک لە ئێمە خوا دەزانێت چۆن عاقیبەتی شەڕ دەبێت کە بە خۆمان دانەچینەوە بێدار نەبینەوە و بەهۆش خۆمان نەینەوە ژیانی دنیا براکانم خوای گەورە ئێمەی کردوتە ئاخیری ئومەت ئەو هەموو ئومەتە لە پێش ئێمە ڕۆیشتون هەمووی بوون بە عیبرەت بۆ ئەوەی ئێمە نەبین بە عیبرەت جا ئێمەی مرۆڤ ئەوەندە دڵڕەق بین سوود لە هیچ لەوانەی ڕابردوو وەرنەگرین ئێ وەڵڵاهی زۆر زەرەرێکی گەورەیە وەڵڵاهی بێعەقڵیە براکانم ئەخیر نمونەتان بۆ بێنم و کۆتایی بە دەرسەکە بێنم بۆ نمونە 20 تەڵەبە ئیمتیحان دەکرێن یەک ئیمتیحانی هەر یەکەیان دەکرێت هەمووی وەستاون لە دەرەوەی قاعەکە مامۆستاکەش لە ژوورەوەی یا لیژنەیەک لە ژوورەوەیە و یەک دەچنە ژوورەوە ئەوەی یەکەم چۆ ژوورەوە پرسیاریان لێ کرد یەک دوو سێ پرسیار خۆی بۆ ئامادە نەکردبوو ڕاسب هاتە دەرەوە چیان لێ پرسی لیژنەکە دەڵێ وەڵا ئەو پرسیارانەیان لێ کردم یەک دوو سێ ئەو پرسیارانیان لێ کردم ئێستاش تۆ دووەم دەتوانی جارێت تا بانگ نەکراوی شتێک بخوێنیتەوە وەڵامی ئەو سێ پرسیارە هەر نەبێ بیزانیت دەڵێ فشەیە هیچ نییە دەچێتە ژوورەوە لە هەمان سێ پرسیار ڕاسب دەبێ ئێستا 19 تەڵەبە لە پێش تۆ چۆتە ژوورەوە هەر 19 پرسیارەکانی هەمویان دەزانیت و دەشزانی بۆچی فەشەلیان هێنا ئێکە تۆ سوود لەوە وەرنەگری نەڵێی دەی مادام من مۆڵەتێکم لە بەردەستە دەبێ بزانم ئەو هۆکارەی کە ئەو 19 کەسەی تیادا کەوت با من نەکەوم کە تۆش گوێی نەدەیتێ و بچی لە هەمان شت بکەوی نیشانەی چییە؟ نیشانەی حاشا گەمژەیەتی مرۆڤە
ئێخوای گەورە ئێمەی کردوتە تەڵەبەی بیستەمینەکە. دەزانی چەند ئومەت لە پێش ئێمە ڕۆیشتون؟ چەندێک تاقی کراونەتەوە، چەندێک تیا چوون، چەندێک غەرق بوون، چەندێک بە زلزال لە ناو چوون. خوای گەورە چی پێ هەموو پرسیارەکانیش کەشفە بەخوا. واللهی هەر هەمووی دووشت. فاتقوا الله وأطيعوني. بەس لەو دوو پرسیارە دەرچوو نەجاتت بووە. خوا بەتەنها پەرستە و تەقوای خواتە بێ و شوێن پێغەمبەری خوش بکەوە عەلەیهی سەڵاتو وسەلام، پێش پێغەمبەر مەکەوە شوێنی کەوە. ئەم دووشتە لێی دەرچوو نەجاتت بووە، چونکە هەرچی ئومەتانی پێشوو هەیە خوا لە ناوی بردوون لەبەر ئەوەی لەو دووشتە دەرنەچوون. خوایان بەتەنها نەپەرستووە و شوێن پێغەمبەرەکەیان نەکەوت. ئێبرا با ئێمە شوێن پێغەمبەر کەوین و خوا بەتەنها بپەرستین. ئەجینا وا مەزانە خوایەک 19 تەڵەبە لە ناو بەرێت ڕاستیبی بکات، ئەو هەموو ئومەتەی پێش ئێمە لە ناو بەرێ نەکاکە ئێمە گیاین. بەڵێ خوای گەورە زۆر بەڕەحمە و لەگەڵ ڕەحمەکەشیدا قەومی نوحی غەرق کرد و عادی لە ناو بێرد و ثەمود بە هەمان شێوە و قەومی لوط بە هەمان شێوە، قەومی ئیبراهیم بە هەمان شێوە. بەڵام پێم وانییە خوای گەورە ئێمە وا لێ بکە. بۆ تۆ چیت؟ تۆ چیت؟ خزمایەتی لەگەڵ خوا هەیە؟ تۆ چیت یانی؟ بۆ خوای گەورە ئەو هەموو ئومەتەی لە ناو برد تۆ لە ناو نابا؟ بیر بکەوە مرۆڤ. کاکە گیان هیچمان خزمەتیمان لەگەڵ خوا نییە. خوای پەروەردگار عادلە، حەقە، ڕێگایەکی ڕاستی بۆ دەنەوی، لێی لا دەیت تەواو زەرەر دەکەیت. 10 کەس سیارەیان بدێ لەسەر ڕێگایە کە ئەو ڕێگایە لە قەت شاخێکی بەرز بەرز دەڕوات کە ئاوا سەیری خوارەوە دەکەی هەڵدێرێکە خوا بزانێت. ئێستا یەکەم ڕۆیشت لەبەر گۆرانی و مۆسیقا و مەستیەکەی خۆی ئاگای لێ نییە، لە جادە لایدا و هەڵدێرا کۆتای پێات. 9 کەسی هەڵدێرا، دەیەم پێی دەڵێن وریای خۆت بە، لەو ڕێگا ڕاستە لادەی وەکو ئەوانت لێ دێ. نا معقول نییە خوای گەورە وا لە من بکە، وا مەزانە، نا من قەت گومانیەوە نابم خوا لە من. بۆ تۆ چیت یانی؟ تۆ چیت؟ وەڵا ئەوەندە لە جادەکە لادێ ئەو پاشە ڕۆژە چاوەڕێی تۆ دەکا کە بەسەر ئەوانەی پێش تۆ هاتووە. بۆی براکەم خوای گەورە ڕێگای ڕاستی دانا و با ڕاست بڕۆین، لێی لادەین دەکەوینە چاڵەکەوە، عاقیبەتیشمان دۆزەخە. خوا پەناماندا. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی هیدایەتماندا دەرس و عیبرەت لە ئومەتان و کەسانی پێش خۆمان وەرگرین. خوای گەورە نەمان کاتە پند و عیبرەت، خوای گەورە عەقڵێکمان پێ بدەیت، تەقوای تۆی پێ بکەین، گوێڕاڵی پێغەمبەرەکەتی پێ بکەین عەلەیهی السەڵات وەسسەلام. خوای گەورە ئیستیقامەتمان بدەیت لەسەر ڕێگای ڕاست و لەسەر ڕێگای سونەت، لەسەرەوە بمانجێنی، لەسەرەوە بمانبرێنی، لەسەرەوە زیندومان کەیتەوە یا ئەکرەم الأکرەمین. یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك، والحمد لله وصلى الله وسلم على رسول الله. ونزعنا ما في صدورهم من غل تجري من تحتهم الأنهار وقالوا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله لقد جاءت رسل ربنا بالحق ونودوا أن تلكم الجنة أورثتموها